رئيس الحكومة على المحك. سەرۆکی حکومت لەسەر مەحەکە و باگوێی لێم بێت. بەم هەڕەشەیە سەرکردەی دیاری شیعە موقتەدا سەدر لە بەردەم هەزاران لە لایەنگرانیدا و لەسەر تەختی گوتاردانی گۆڕەپانی تەحریر ڕووی ڕەخنە و تووڕێ ناوەخنەکانی خۆی ئاراستەی حەیدەر ئەبادی سەرۆکوەزیرانی عێراق کرد. دوادیداری نێوان سەدر و عەبادی 3 ڕۆژ پێش لەم گوتار و خۆپیشاندانە لە ناو مەزارگای کازمیە بەڕێوە چوو. قسەی زۆریش هەیە لەسەرەوەی ڕێک نەکەوتنی هەردوولا لەسەر نەخشەی گۆڕانکاریە چاوەڕانکراوەکانی ناو حکومەت ئەم پێشهاتە نوێیەی بە دوای خۆی دایەنابێت. چ خۆپیشاندانە گەورەکەی سەدرەکان لە بەغدا و چ گوتارە پڕ لە هەڕەشەکەی موقتەدا سەدر و بەیاننامە بەردەوامەکانیشی دۆخی سیاسی عێراق دەخەنە بەردەم چەندین ئەگەر و پێشاتی نوێ، چونکە موقتەدا ئاماژەی بەڕووکردنە ناوچەی سەوز کرد لە قۆناغەکانی داهاتوودا. ئەمە ڕەشەیەش هەموو لایەک دەگرێتەوە بە ئەمریکا وڵاتانی ناوچەکەشەوە کە ئەم ناوچە قایمکراوەیان کردوتە بنکەی سەرەکی کارکردنی خۆیان لە عێراق. جگە لەوەش سەدر لە دوابەیان نامەیدا دوای خۆپیشاندانەکە پێداگری لەسەر بەردەوامی ناڕەزایەتیەکان کردەوە تاوادەی 45 ڕۆژەکە کۆدایی دێ و بە قسەی ئەو ئەگەر چاکسازیەکان ڕیشەی نەبن هەنگاوی کردەیی بە دوادا دێت بەبێ ئەوەی سروشتی ئەو هەنگاوانە دیاری بکات. بەشێک لە چاودێران پێیان وایە با خۆپیشاندانەکەی هەینی سەدر چەندین پەیامی گرنگی گەیاند، لەوانەش سەلماندنی کاریگەری خۆی وەک ژمارەیەکی قورس لە گۆڕەپانی ئاینی شیعە کە پڕە لە کێبرکێ و ململانەی ژێرپەردە لە نێوان کوڕان و نەوەکانی مەرجەع کۆچکردوەکان لەسەر کۆکردنەوەی زۆرترین شوێنکەوتە. لەسەر گۆڕەپانە سیاسیەکەش هێز و توانای خۆی پیشانی هێزەکانی تری شیعەدا، بە تایبەتی حیزبی داعوا ماوەی 11 ساڵە پۆستی سەرۆکوەزیرانیان لەدەستدایە. بەرامبەر بەم هەنگاوی موقتەدا سەدر ڕکەبەرەکانی و لایەنە دەسەڵاتدارەکانی ناو پرۆسەی سیاسی بە خودی حەیدەر ئەبادی سەرۆکوەزیرانیشەوە لە کاردانەوەکانیاندا باز لەوە دەکەن هەموو لایەنەکان وەک یەک پشکیان بەردەکەوێت لەو گەندەڵیانەی لە عێراق ئەنجام دراون بە خودی ڕەوتی سەدرەوە کە لە هەموو کابینە وەزاریەکاندا بەشدار بوون. هەندێک ناوی دیاریکراویشیان بەسەر سەرۆکوەزیراندا سەپاندووە بۆ وەرگرتنی پۆست، بۆیە ناکرێ ئێستا لایەنێک خۆی بە پاک دەربکا و بیخاتە سەر چەند لایەنێکی تر. لەم میانەشدا نمونەی بە ئارەجی ئامادەیە کە لە پشکی سەدرەکان جێگری سەرۆکوەزیران بووە و ئێستا لەلایەن دەستەی دەسپاکیەوە چەندین دۆسیەی گەندەڵی و خەبەبوونی سامانی ڕوبەڕووکراوەتەوە. هەندێکی تر لە چاودێران باز لەوە دەکەن سەدر هەر نیاز و مەبەستێکیە بێ و ڕێژەی بەرپرسیارەتی لە گەندەڵی و دۆخی خراپی عێراق هەرچەندە بێت ڕۆژی ئەینی هەنگاوێکی گرنگینە بە دروستکردنی ئیرادێکی بە کۆمەڵ بۆ داواکاری چاکسازی، هەروەها گیانێکی نوێی بە بەری شەقامدا کردەوە. ڕێخستن و ئیدارەکردنی خۆپیشاندانێکی وەها گەورە لە سایی دۆخی خراپی بارودۆخی ئەمنی عێراقدا کە ڕۆژێک پێش خۆپیشاندانەکە لا تەقینەوەیەکدا لە بەغدا 15 کەس کوژران جێگای ستایشکردنە. ئەم چاودێرانە باز لەوە دەکەن لە بریتانە لێدان پێویستە ڕێز لە خواست و داواکاری ئەو ڕێژە زۆرەی خەڵک بگیرێت کە لە شارە جیاجیەکانی عێراق و لە بەغدای پایتەختەوە دەشتیاندایە بەر بۆ ئەوەی لە گۆڕەپانی تەحریر پڕ بەگەروی خۆیان هاوار بۆ ژیانێکی باشتر و حکومەتێکی پاکتر لەوانەی پێشوو بکەن. ئیتر گرنگ نییە ئەوەی کۆی کردوونەتەوە کارنامەی چییە و چ دەستکەوتێکی تایبەتی مەبەستە، بەڵکە گرنگەوەیە لە ئێستادا چاکسازی و گۆڕانکاری بۆ تەخواستی هەموو عێراقیەکان بە جیاوازی ئینتیمایانەوە.